بەرپرسێکی باڵای یەکێتی ڕایدەگەنێت سەرەڕای کەم و کورتی لە لیستی تۆماری دەنگدەران بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری دەکات لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی دیاریکراوی خۆیدا هەرچەندە بڕیارە ڕۆژی 39 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام هێشتا مشتومڕی لایەنەکان لەو بارەوە بەردەوامە هەندێک لایەنی سیاسی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ داوای دواخستنی ئەو هەڵبژاردنە دەکەن بەڵام یەکێکە لەو حیزبانەی کوردستان کە سەرەڕای باسکردنی کەم و کورتیەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردنە پێداگری دەکات لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا شۆڕش ئیسماعیل ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایدەگەنێت سەرەڕای و کێشە و کەم و کورتیانی لە تۆماری دەنگدەران و شێوازی دەنگدان و یاساکانی پێوەست بە هەڵبژاردندا هەیە بەڵام یەکێتی بەردەوامە لە ئامادەکاریەکانی خۆی و پێداگری دەکات لەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بکرێت لە ماوەی ڕابردوودا هەندێک لە حیزبەکانی کوردستان لە ڕێگەی میدیاکانی خۆیانەوە باسی پێویستی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان دەکەن بە شێوەیەکی ناڕاستەوخۆش دەیانەوێت یەکێتی تۆمەتبار بکەن بۆ مەسەلەیە بەڵام بەر لە چەند ڕۆژێک قوبە تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەموو حیزبەکان لەگەڵ دواخستنی هەڵبژاردندان بەڵام هیچ نایانەوێت ئەوە بدرکێنن شۆڕش ئیسماعیل ڕایگەیاندووە یەکێتی لە ئێستاوە بە بەرنامێکی هەمەلایەنەوە خۆی ئامادە کردو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی بڕێوەیە کە دەتوانێت مەترسیەکان بۆ دەرفەت بگۆڕێت بۆیە سوور دەبێت لەسەر دروشمی سەرکەوتن تا سەرکەوتن و ڕێبازی سەرۆک مامجەلال ئەم تاکیدکردنەوەی یەکێتی لە کاتێکدایە هەندێک لە حیزبەکانی کوردستان بە شێوەی ناڕاستەوخۆ باسی پێویستی دواخستنی هەڵبژاردنەکە دەکەن حیزبی تریشەیە دەیەوێت لە ژێر هۆکاری جێجێدا پاساوی ئەگەری کشانەوەی بهێنێتەوە